كان بالدعاء قيام الدعاء والله ئێمە دوولانی سیاسین پێمان خۆش بوو دیدارێک لە نێوان مەکتەبی سیاسی هەردوو لامانە هەبێ و ئەمڕۆ پێشوازیمان لە وەفدی یەکگرتووی ئیسلامی کوردستان کرد و لەسەر وەزعی کە لە عێراق و لە هەرێم و ئەوەی کە هەیە قسە و باسمان کرد. خاڵێکی سەرەکیش پەیوەندیەکانی نێوان هەردوو لامان بوو وەکو دوو لایەنی سیاسی و دوو لایەنی ئیسلامی بڕیارمان وایە ئێمە ئەم جۆرە دیدارانە و ئەم جۆرە گفتوگۆیانە لە نێوانمانە هەبێ و ڕاوێژ لە پرسە سیاسیەکان ڕاوێژ لە نێوانمانە هەبێ و هەردوو لایشمان وەکو دوو لایەنی سیاسی هەڵوەستی سیاسیمان هەیە بۆ خوێندنەوەی تایبەتیمان بۆ پرسە سیاسیەکان هەیە. جاگەر خوێندنەوەکە و هەڵوێستەکانمان یەک بووەوە چاکە، ئەگەر یەکیش نەبوو هەم ئەوان ڕێز لە هەڵوێستی ئێمە دەگرن هەم ئێمەش ڕێز لە هەڵوێستی ئەوان خوێندنەوەی ئەوان سیاسەکان لەوە کردەوە جوڵەیەک هەیە بۆ ئەوەی بە تایبەت لایەنە سەرەکیەکان یاریمی کوردستان کۆبنەوە و قسەیەکی جددی و ڕیشەیی باس لە بارودۆخ یاریەمی کوردستان بکەین و چۆن وا بکەین کە ئەو لایەنە سیاسیانە پێکەوە هەوڵ بدەین ئەوەی کە ماوە بە دەستمانەوە بیپارێزین و هەوڵیش بینەوەش لە دەستمان دەرچووە بیگێڕینەوە و بە پێی دەستوری عێراق لەگەڵ بەغداش بکەوینە گفتوگۆ و کێشەی سەرەکیە ملەتە ئێمە کە ئێستا کەم موچەیی و بێموچەیی و ڕوبع موچەیی و مەترسی ئەوەیشە کە نەمێنێ